ئەمە زەنجیرە دەرسێکدا مەزرێنم و توێژێک بێ بۆ گەشتی عەقڵ لەگەڵ عەلمانیەکان، لەگەڵ ئەو کەسانی کە باوەڕیان بە وجودی خوا نییە، لەگەڵ ئەو کەسانی کە باوەڕیان بە غەیبیات نییە. لە ضمنی غەیبیاتی شاگومانی تیانە کە باوەڕهێنانە بە وەحی، بە پێغەمبەران، بە کتێبە ئاسمانیەکان، بە قەزا و قەدەر، بە زیندوو بوونەوە، بە ئەرکەکانی ئیمان، بە ڕوکنەکانی ئیمان. ئەمەش هەویرێکە ئاو زۆرە کێش، و من پێشم وایە کە پێویستە لەگەڵ ئەوانە پێ هەڵگرین. ئێمە عادەتەن وەکو ئەهلی ئیسلام شوێن وەحیەکە کەوتووی. خوای پەروەردگار لە سوورەتی قافە فەرمێ: إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد. ئەم پەیامە خواییە بۆ ئەو کەسەیە لمن كان له قلب، يعني فكر و دڵ و هۆش و بیر و هزری هەیە، ئەو ألقى السمع وهو شهيد، یان ئەوەیە کە گوێ ئەگرێت لەم وەحیە و شەهیدی شەکە صیغەی مبالغەی شاهیدە. شاهیدیش یعنی حاضر و نازرە، یعنی ئامادەیە و ئەبینێ، کە ئامادە بووی تو بینیت ئەبی بەس خاوەن عیلمێک ئەم عیلمە ئەگەێنی. بۆ نمونە تۆ ئێستا ئامادەی ئەم بیرخستنەوەی منی، تۆ من ئەبینی بەم شێوە مەلامحە کەوا بوو تۆ حاضر و نازر، یعنی ئامادەی تو ئەش بینی. سیما و صیفەت و ئەم دیمەنەی کە ئەیبینی ئەتوانی نەقڵکەی بۆ یەکێکی کە چونکە بۆ تو بوو بە عیلم. عیلم بریتە لە چی؟ بریتە لە نەقڵکردنی وێنەی حەقیقی شتێک بۆ دەماغ ئیستیعابی کردو و زانیوێتی. بەڵام ئەگەر هاتو زۆر لێ یەقین بوو لای بێ بە بەدیهیات واتە بەڵگە نەویست. لەم ڕەنگەوە من ئەمەوێ ئەم دوو جەمبەی کە ئێمە هەمانە عادەتەن ئەهلی ئیسلام، لایەنێکیانی باسی عەقڵە، هزرە، هۆشە، لایەنێکی تری وەحیەکەیە، هیچ پێکچێشرانێکیشان نییە. بەڵام من لێرە لەم زنجیرە دەرسانەیە، لەم باسانەیە ناژڵم دەرس، چونکە من نامێ دەرس بۆن بڵێمەوە، بەڵکو مناقەشەی ئەم وجهە نەزەرا ناکەین و ئەم ڕابۆچوونا ناکەین. لە باسی وەحیەکە ناهێنمەوە، لە باسی عەقڵە مناقەشە لەسەر عەقڵ و هزر و هۆشەکە ئەکەینەوە، واتە جانیبەکانی لایەنەکانی فکر و فەلسەفە و عیلم و هەست و هۆشەکان باسەکەین.